لە دەمی دەستپێکی داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە زانایان لە شاری سومی لە ئۆکرانیا کاریان لەسەر دۆزینەوەی سەرچاوەکانی بەدیلی وزە کردووە. هاوڵاتیان هیوا دەخوازن زانایان یارمەتی دەربن. هاوسەکانم خۆشحاڵن بەوەی وا ئەنجامی دەدەین و دەڵێن هەتا ئۆلکسی لێمانەوە نزیک بێت ئێمە لە دۆخێکی باشدا دەبین. ئۆلکسی درۆزیدینکۆ کارەبایی هەیە و دەیداتە دراوسەکانی ئەوەش لە سایی ئەو پانێڵانەی خۆرکە لە سەربانەکەی بەستونی. ئێمە پێیان دەڵێن گەڕاج. ئەوانەی سەر و سەودا لەگەڵ ئۆتۆمۆبیلی کارەبایی تێکشکاودا دەکەن لە کێڤ و خارکێڤ و داوایان لێ دەکەین باتریەکانیان ئەوانەی چارج دەکرێنەوە و هێشتا کار دەکەن پێمان بفرۆشن. بە هیوان کارەبا بۆ 3 یان 4 ماڵ بۆ نیزەکەی ڕۆژانە 10 کاتژمێر دابین بکەین. ئۆلکسی درۆزیدینکۆ جێگری سەرۆکی بەشی زانستی کۆمپیوتەرە لە زانکۆی سومی دەڵێت تیمەکەی لە زانکۆ سیستمی گەڕۆکی بەرەمهێنانی وزەیان داهێناوە. ئێمە دەتوانین کارەبا بۆ خاڵی پشکنین و نەخۆشخانەی کاتی یا بۆ بنکەی فەرماندەی لار ناوچەیەک کارەبای نەبێت دابین بکەین. تەنها یەک کەس دەتوانێت لە ماوەی 5 بۆ 7 خولەکدا ئامێرەکە بکاتەوە و دواتر بیپێچێتەوە. ئەم وێزگە کاتیە بۆ بەرەمهێنانی کارەبا لە 6 پانێڵی وەرگرتنی تشکی خۆر پێک دێت، هەروەها لە باتری ئۆتۆمبیلی ئاسایی. ئەم سیستمی پانێڵا کە بە دوای ئۆتۆمبیلدا ڕادەکێشرێت نەک هەر تەنها وزەی خۆر لە خۆیدا گل دەداتەوە و ئەمباری دەکات، بەڵکو و وزەکە دەگۆڕێت بۆ سەرچاوەی کارەبا. پێکاتەی سێهم بریتە لە پێچەوانە کەرێک هەتا دڵنیابن لەوەی باترەکان بەباشی کار دەکەن و ڕێگەمان پێدەدات بتوانین سەرچاوەکانی دیکەی وزە وەک جەنەڕیتەر لێ ببەستین. ئۆلکسی درۆزیدینکۆ دەڵێت دانیشتوانی شاری سومی بۆ بەرەمهێنانی کارەبا پانێڵی خۆر دادەنێن. من چەندان کەسم بەدی کردووە کە پانێلی خۆر بۆ بەرهەمهێنانی کارەبا لە سەربانەکانیان دەبەستن و ڕێگە دەدۆزنەوە هەتا بە باتریەکانیانەوە ببەستنەوە. ئەندازیارانی شاری سومی خۆیان کاریش لەسەر باشکردنی پانێڵەکانی خۆر بۆ بەرهەمهێنانی کارەبا دەکەن و کەرەستەی نوێ بەکاردێنن کە هەرزانتر و هەروەها زیانی بۆ ژینگە نییە. بۆ ئۆلینا ئادەمینکۆ لە سومی سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.